لە شاری سلێمانی پانێڵێکی گرنگ بەڕێوە چووە لەژێر ناونیشانی کاریگەری درێژخایانی مادەی هۆشبەر جگەرە نێرگەلا کە لایەن چوار کەسی ئەکادمی و چوار مامۆستای زانکۆ یان دکتۆر ئەم پانێڵە ئەنجام دراوە و پێشکەش کراوە کە هەمویان کەسی شارەزان و شارەزای تەواویان هەیە لە بوارەکەی ئەم پانێڵەیان بە گرنگیەوە وەسف کرد و باسییان لێوە کردووە و باسییان لە کاریگەریەکانی هەریەک لەم مادانە کردووە وکو مادەی هۆشبەر جگەرە نێرگەلەوە بۆ زەنێری زیاتر سەبارەت بە پانێڵەکە و گرنگی و هەبوونی ئەم پانێڵە و بەردەوامی پانێڵەکە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر لوقمان سیوەیلی مامۆستای زانکۆی سلێمانیەکەین. سڵاو لەبێ دکتۆر جۆر باز سەرەتا بە گرنگی و هەبوونی ئەم جۆرە پانێڵانە دەست پێ بکەین. گرنگی پانێڵەکەیان ئامانجی پانێڵەکە کە ئێوە پێشکەشکار بوون لە پانێڵەکەیە ئەنجامدەری پانێڵەکە بوون گرنگی ئەم پانێڵانە چییە؟ بە شێوەیەکی گشتی ڕەنگە هەڵە نەبین بڵێن بازنەی یەکەمی بەرگریکردن دژی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بریتێ لە ڕنگ ڕێژکردنەوەی سنوورەکانی وشیاری ئینسان بەرامبەر بە دوژمنەکانی پێویستی بەوە هەیە بیزانێ پێویستمان بەوە هەیە ئەو بادرزانە بزانین ئەو کەلێنە لا شعوریانە بزانین ئەو فەزا خێزانیانە بزانین کە نالەبارن دەبنەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئێمە کە مادەکانمان ناسی لێیان تێگەیشتین و وشاریەکمان سەبارەت بە بەکارهێنانی مادەکان هەبوو لە هەنگاوی یەکەمدا دەتوانین سنوورێکی بەرگری لە مێشتی خۆمانەدا ڕێژین و دوور بین لە بەکارهێنانی مادە هۆشبەرە. چی سەبارەت بە مێژووی مادە هۆشبەرەکان بەتایبەت لە هەرێمی کوردستانە و هۆکاری بڵاوبوونەوەی ئەم مادانە؟ ئەگەر بە خێرایی بە مێژووی کۆمەڵگەی کوردستانی خۆمان نابڕۆین تێبینیەکەی تا ساڵانی 1970ش زۆربەی و گەڕیدانەی کە هاتوون لە هەرێمی کوردستان با سێوایان کردووە نەچێنراوە و نەبەکار هاتووە لە 1970 بۆ 1940 بە نمونە تەنها کەسایەتیەک لە منتیقەی پێنجوێنا کەسایەتیەک لە چوزانم کەرکووکە یا دەوڵەمەندێک بە ژمارەی پەنجەکانی دە زۆر کەمتر بوون کە بەکاریان هێناوە و شێخ ڕەزا لە ناو شێعرەکانی خۆی ئاماژەی بە هەندێکیان داوە. دوای ئەوەی تێبینیەکەین لە نسکۆی ساڵی 75ەوە لە دەرەنجامی تێکچوونی بارودۆخی سیاسی کورد بەشێک لە کوردانی هەرێمی کوردستان کە ئێستاوای پێڵێن ئاوارەی وڵاتانی دراوسێ بن بەشێک لەوانە بارگاویە بن بە بەکارهێنانی مادەی هۆشبەر بەشێک لەوانە لە هەنگاوی دووەمە لە ساڵی 1990 وەختێک گەمارۆی ئابووری دەسەپێنرێ بەسەر عێراقا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەستکەوتنی بژێوی و کار و کاسبی ئەچنە ئەو وڵاتانێک کە ئاسی ئالەودەبوونتیانە بڵاوە بەشێک لە گەنجانی ئێمە لەو ڕێگەیەوە دووچار بوون لە 2003 دیسان وەکو وێزگەیەکی تر کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان باشە بێ بەشێک لە کرێکار و شۆفێر و ئەوانەی لە وڵاتانی دراوسەوە دێ هەڵگری ئەم جۆرە مادانن یا بەکاربەری ئەم جۆرە مادانن بە جۆرێکی تر کاریگەری دانێن ئەم کاریگەریانە لە 2023ەوە وردە هێندە فراوان دەبێت کە فیلمێکە زمانی بەراوی ماستی ئەسبها ڕ 2002 هەڵە نەبم ساتێک بۆ مەستی ئەسپەکان ئیتر لەوە دەردەچین ئێمە خۆمان ئەسببی هین مەست بین ئەیدەین بە ئەسپەکانیشمان ویسکیانە دەینێ شتەکانی تریانە دەینێ بۆی بتوانین باری زیاتر و وزەی زیاتر و کەم خەوتر بن و چوزانم سەیری کە لە حەفتاکانە لە درامای لا نەوازانە تاکوتەرە ینی لەم جۆرانە هەبوو بەڵام لە 2023 بەدواوە بەهۆی کرانەوەی ئابووری هەرێمی کوردستان و ئەو سیستمە سیاسە نێو دەوڵەتی و ئەو سنوورانەی کە هەبوون وردە بەرەو بە دیاردەبوون چوو ئێستا من باس لەوە ناکەم کە بڵێم ئەمە لە دۆخی بەرەو دیاردەبوونە خۆی دیاردەیە ئەگەر پێناسەمان هەبێ بۆ دیاردە بڵێن چێت چکۆژماری بەکارهێنەران لە ئێستاە دیاردەیە بەلای منەوە دیاردەیە چکۆژماری بەکارهێنەران بەردەوام لە هەڵکشانایە یەک لە سەرسەی ئەوانەی لە زیندانی گەورانە حکم دراون یەک لە سەرسیان ئەوانن کە بە تۆم بە حکمی بەکارهێنانی مادەی هۆشبەر بەکارهێنراون بەردەوام تەمەنی بەکارهێنان دائەکشێ یعنی مناڵ و گەنج بەکاری دێنێ لە ڕەگەزە پێشترەگە لە سا 5 ئافرەت بوو بێ ئێستا ڕێژەکە وردە خەریکە ڕێژەی ئافرەتانیش زیاد دەکات بەکارهێنانی مادێک بۆ مادێگە گۆڕێ بەڵام زەحمەتی چوای ناوێت کە تۆ بزانی و ئەمانە پاکێجێکن یا فاکەڵتیەکن بەیەکەوەن یعنی کە تۆ باز لەوەکەی بە تەنیا مەسەلام قسەم لەسەر کریستاڵ یا شیشە یا مادێشی دیاریکراو نییە بەردەوام ئەوانەی کە فاکەڵتیەکن بەرەو ئەومانە بن لە جگەرەوە لە مەشروبەوە دەستپێیەکە هەتا ئەگاتە هێرۆی هەمیان لەو باز نەیان کێشەکە لەوەدایە ئەوانەی کە من توێژینەوەیەکم کرد لە سەر 110 کەس لەوانەی بەکاربەری مادەی هۆشبەرن لە 195 سەرەتا جگەرەیان بەکارهێناوە واتە ئەگەر تۆ بەکارهێنەری جگەرە نەبی ئەوە ئیمکانی توشبوونی بە مادەی هۆشبەر لە 105 کەمترە بۆ نمونە بەڵام ئەگەر بەکاربەری جگەرە و تۆباکۆ و ئەو مادانەبی
پلی یەکەمی پەیژەکەت بڕیوە کە جۆرێک لە مەستی دەرونیت بۆ دروستەکە وردە وردە ئەڕۆی بەرەو مادەیەکی زیاتر یەکەم ڕۆژ ڕەنگە تۆ جگەرەیەک دوایی ئەڵێ شەو ڕۆژی دوو پاکە دەخۆم مادە کحولیەکانیش بۆ جۆرێ مادە کحولیەکان دەین ئەوانەی کە مادەی هۆشبەریان بەکارهێناوە بە نزیکەی لەو 100 کەسەی من بینیومە 75 بۆ 85 لە سەتی ئەو کەسانە مادە کحولیەکانیشیان بەکارهێناوە کەواتە تۆ ئەگەر بتەوێت باز لە مادەی هۆشبەر بکەی بە سەرەتا بگەڕێتەوە بۆ جگەرە کە نزیکەی 300 ساڵە مێژوو لە هەرێمی کوردستانە هەیە ئەچێندرێ ئەڕوێندرێ ینی مازەکانی پێواکرێ بەڵێ زۆر باشە کاتێن پێشوی بەوردی بینە سەر مادە هۆشبەرەکان بە ئێمە لە جگەرە و لە ڤەی بوو لە نێرگەلەوە دەست پێ بکەین ئێستا ئەبینین ئێمە هەر مناڵەکانمان کە ئەچنە هەر لە تەمەنی هەرزەکاریەوە بە تایبەتی کوڕان و ئێستا کچانیش کە هەندێکیان لایەن وایە کە ئێمە ڕۆشنبیرێت لەوەی کە ئەگەر جگەرەشیان پێ نەبێت ئەم ڤەیپە ئەلکترۆنیکە جگەرە ئەلکترۆنەکانیان پێیە کاتە توانڵێن بەدەستهێنانی ئەمانە ئەوەندە ئاسانەوەی کێمە هەرزەکارێک زۆر بە ئاسانی پێی بێت کەمە گرفتێک بە ساڵانی ڕابردوو لە خوێندنگاکانە گرفتی بۆ زەوەی مامۆساکانی بۆ زەوەی بەڕێوەبەرەکان دروست کرده بوو لەوەی کە بۆیان کۆنتترۆل نەئەکرانەوەی لە قوتابخانەی کچانیش و لە خوێندنگای کوڕانیشە ئەمە دیاردەیە زۆر هەبوو. مەترسی بەکارهێناری ڤەی بەر لەوەی باسی جگەرە بکەم ئەوەی ئاسانە لە هەر شوێنێکی ئیش لە هەر کاتێکا لە ژێر لێفەکە شاتوانی بەکاری بێنێ چکە خۆش دەستە و لە ڕووی زیانە تەندروستیەکانی تەنها خوددا ئەو شەریکەی دروستی کردووە ئەزانێت چیتیا یا چیتیان نییە و ئێستا تێبینیەوەکی لە قوتابخانەکان یەک لە کێشە سەرەکیەکانی قوتابخانەکان کە لە توێژەرەکان پرسیارەکەی بەکارهێنانی ڤەیپە ئەم دوێنە منداڵم نقلی مەکتەبێکی ئامادەیە کرد یەکەم پرسیار ئەوە بوو کە پێی وتم ئەگە مناڵەکەت ڤەیپ بخوا بۆ دەنێرینەوە ینی دیار بوو گەشتۆتە تینیان و ئەمە لە حاڵەت بەدەرە و نرخێکی هەرزانی هەیە و خەڵکێکی زۆر بەشداری بەکارهێنانیەکە تێبینی بکە لە تەواوی وڵاتانی ئەوروپا کەسێک لە 18 بەرەو خوار بێ هیچ کەس تەنها جگەرەیەکی پێ نافرۆشێ لە نادیە کاوەری ناگرێت لە شەوانە ئیشکا لە هەر شوێنێشکەیە ئەبێ کەسی پلەیەکی خۆی یا دایکی یا باوکی لەگەڵ بێ ئێستا تۆ مناڵێکی 5 ساڵی بنێری بۆ دوو پاکە جگەرە پێدا هیچ گرفتێکی نییە و دەستکەوتنی جگەرە بە ئاشکرا و بە ئاسانی نییە شوێنی تایبەتی زۆر دیاریکراوی خۆی هەیە و کێشانی جگەرە شوێنی تایبەتی و دیاریکراوی زۆر خۆی هەیە ینی ئێرە فەزای گشتی فەزای جگەرەیانی ئەوەنەی کە بەکاری دێنن جاری وایە بەکارهێنەرانی جگەرە ئەوانەی کە دەستی دوون لە ناو ماڵ و لە ناو فەزاوینەکانە زیاتر لەوەی کە بەکاری دێنێت دووکەڵەشی بەکارات و هەڵەمژێتەوە کە ڕەنگە کاریگەری لە کەسی یەکەم زیاتر بێ ئەمانە هەموو بگورە لێرە ڕاتەگرم ئەڵی جگەرەی دەستی دوو کاریگەری زیاترێکە وەک لەوەی ئەو کەسێک کە بەکاری هێنێ کێشەکە لەوەدا ینی جاری وایە لە هەندێک توێژینەوە باز لەوە کرێوانەیە کە فەحسیسیەکانیان کراوە پێشتر ئێمە باسیەوەمان کرد کە ئەڵێ تۆ جگەرە کێشە لە من جگەرە کێش نەبووم بەڵام لە ژوورێکی داخراوە بە تایبەتی پیاوانمان کە مادانە ئەخۆن هەموو دووکەڵەکەی بە سەر و چاوی یا چێتە سی ژن و مناڵ و کەس و کارەکانیان بامە شتێکی کەش بڵێم ینی بەکارهێنانی بەم شێوە باوە جگەرە بێ یا مادەی هۆشبەر بێ لە یەک کەس سێ کەس 5 کەس تا 10 کەس بۆی هەیە فێر ببێ ینی مەترسیەکە لەوەدا تۆ سەیری مادەی هۆشبەریش کە بە هەمان شێوە بە حکمیەوەی و کەسانە تا ڕادێکی زۆر دەژیرەکرێن و قاچاق و ڕێگە پێدراو نەبووە لە 104 و کەسانی بەکارهێنەری مادەی هۆشبەرمون لە ناو ماڵەکانیانە بەکاریان هێنا ئەمە ئولگوی کردداری نمونەی کردداری دروست کردووە ینی بەڕوونتر بڵێم ژنەکەی لێوەی فێر بووە مناڵەکەی لێوە فێر بووە چونکە نمونە کردداریەکە لە بەردەمیایەتی ئەمە یەک چونکە بەدەستخستنی ئەم مادانە لە ناو ماڵەکەی ئەوەندە زەحمە نییە بۆ جگەرەش بە هەمان شێوە هەر یەکێک ئیمکانی هەیە بۆ نمونە کەسێک دوان سیان چوار فێرکە کێ لە ئێمە ئەوانەی کە جگەرە ئەخوا لە هاوڕێی خراپی خۆیەوە هاوڕەکانی خۆی لە یەکەم مژ و یەکەم چرخ و یەکەم جگەرە فێری ئەم مادانە نەبووە هەمووی لە تەمەنی تقریبن زۆرینەی بە حکمی فزولیەتی معریفی ئەوێم شتە بزانە زیانەکانی چییە لە 14 ساڵ تا 25 ساڵ بەشی هەرە زۆری لە ڕێگەی گروپی هاوڕێیانەوە فێر بوو ئەوەیە کاگاتە تەمەنێکی سەروتر ڕەنگە و شاریەکی باشتری هەبێت کەمتر دووچاری خراپ بەکارهێنانی مادان باشە دکتۆر ئەگرێت بڵین هەڕەشەیەکی جدیمان لەسەر ئەم قسانی تۆ باسیەکەیت کە بۆ منە لە نمونەی مناڵەکەی خۆتە و کوڕەکەی خۆتەوە هێنیتەوە کە چۆتە قوتابخانەیەکی ئامادەی و توانە ئەگەر ڤەیپ کێشە ئێنێرینەوە کەواتە ئێستا هەڕەشەیەکی جدیمان لەسەرە وڵا لە زۆر شوێنی دنیا لە سیاسەتی نێودەوڵەتیە لە پاڵ تیرۆر لە پاڵ قەیرانی ژینگە لە پاڵ قەیرانی ئەتۆمی قەیرانی مادەی هۆشبەری ژیانی یەکێکە لە قەیرانە هەرە گەورەکانی دنیاوە ئێستا ئێمە چوونێ ناو هاوکێشەکەەوە بە خراپیش تێوەگلاوین ئێمە لە هاوکێشەکەین بەڵێ من نامەوە ئەو بڵێم بەشێکی وەک ترانزیت بەشێکی وەکو بەکاربەر بەردەوام ئەگەر جەنابتا میوانێکی بەڕێوەبەرایەتی بەرەنگار بوونەوەی مادە هۆشبەرەکانتان هەبێت لە ئاسایشەوە ئامار و داتانەتان بۆ دێنێ
کە ڕۆژانە چەند کیلۆگرام و جاری وایە چەند سە کیلۆگرام و چەند ملیۆن دەنکە حەب ئەمانە جاری وایە لە کۆڵۆمبیا تۆم شتانە ئەویستی ڕاستە بەشێکی ئەڕوا بۆ ترانزێت بەڵام بەشێکی تریشی بەپێی هەندێک خەمڵاندنی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی تاوان و مادەی هۆشبەر UNODC پێ دەڵێ ئەگەر 10 کیلۆ جیرا بێ مانایەوە 90 کیلۆ بە قاچاق ڕۆشتواتە لە تەواوی دنیادا ئەوەی کە دەستی بە سەراگیریەک لە سەردەیە ئەنجا تۆ بی ئەم ڕێژەیە دەگەر هەیە زەربی نۆی کە یا زەربی هەشتی کە بزانن چ کارە ساتێکە ئەمن ناڵم هەمومان بە ئاگرە سووتین بەڵام پێویستمان بەوەی هەمومان لە ئاگرت بترسین و لە بەردەمی ماڵەکانمانایە ئەگەری هەیە مناڵەکەی من و مناڵەکەی تۆ قوتابخانەکان و لە جگەرەوە وردە بڕۆن دوایی کۆمەڵگەیەکی ئالوودەبوو کە زەرەر و زیانەکانی بە تەنها جەستەیینی لێکەوتەی دەرونی و کۆمەڵایەتی و خێزانی یەک لە نووسەران باز لەوەکە نزیکی 36 تێکچوونی دەرونی دروزەکە 55 جۆر کێشەی کۆمەڵایەتی دروزەکە 136 جۆر تێکچوونی جەستەیی دروزەکە کە ینی لە سیستمی تەندروستیا بۆ نمونە لەوانەیە کەسێک کە سەرەتانی هەبێ و لە ستەیجی چوارا بێ بۆ نمونە لە هەندێک عیلاج بگاتە $100,000 خەرجی و تێچۆکەی بۆ چارەسەرکردنی بەڵام ئەگەر لە قۆناغی بەرگریا بین و شاریان بینێ تێستێکی سەرەتایان بینێ ئەتوانین عیلاجی 100 نەخۆشی پێ بکەین بۆیە ئێمەش بۆ مادەی هۆشبەر بە هەمان شێوە چارەسەرکردنی کارێکی زۆر ئاسانیەوە سنتەرەکانی کوردستان زۆر پێشکەوتونین ئەگەر ئێمە پێشگیری و ڕێگیری لێ بکەین لە ڕێگەی بڵاوکردنەوەی سنوورەکانی بەرزکردنەوەی ئاستی و شیاری ئێمە سەبارەت بە مادانە بە تەنها شتێکی سەرپێی وەری نەگرین چکە جگەرە بۆ نمونە بابەتێکی کەلتوریە کۆمەڵایەتیە یاساییشە گرفتێکی نییە بەڵام 2000 بەرەو شوێمان دەبێت زۆر باشە ئەتوانین بڵێن هەر لە سەرەتایی کە مناڵەکەمان ئەنێنە ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی خوێندن دووەم خێزانە بۆ منداڵەکانمان لێوە ئەو هۆشیاریە بڵاو بکرێتەوانە ئەکرێ بکرێت ناڵێن باوانەیەک بێت بەڵام بابەتێک بێت لەوەی کە ساڵانە چەندی جار ئەمە دووبارە ببێتەوە لەبەرەوەی هەر مناڵەکەیە کە لەگەڵ هاوڕەکە وردە کە گەورابێک و بەڕست ئاماژەت پێکرد تووشی ئەو هەموو هەڵانە بێت لە جگەرێ لە نێرگەلەیە لە جگەری ئەلکترۆنی و لە دواییش ئامادە هۆشبەرەکانە بەڵێ ئێمە گەر زیندانی ئەگەر ماڵی باشتر دروست نەکەین پەروەردەی باشتر پێک نێنین و ماڵی باشتر دروست نەکەین دەبێت زیندانی زیاتر دروستکەین و دەبێت دەرەنجامەکانیشمان قبول بێ بۆیە بەلای منەوە گرنگە باوان دایکان و باوکان نیشانەکانی خراپ بەکارهێنان بناسنەوە ئاگان لەوە بێ ئاگان لە گروپی هاوڕێیانی خوێندکارەکەیان بێکە لە قوتابخانەیە هاوڕایەتی چێەکە تۆ گەر ئەمڕۆ ڕۆژانە 2 ساعت یا ساعتێ سەرفکەی بۆ چاودێریکردن و پەروەردەیەکی دروستی مناڵەکەت لەو سەرەوە سەدان ساعتت بۆ ئەجێڕدرێتەوە لەوەی کە ئەتەوێ بیهێنیتەوە سەر جادەقیرەکە و بۆشت نایەتەوە بە زەرور زیانێکی زیاتریش بۆ ئێمە دەبێت ئەوە بزانین کە پەروەردە تەنها بۆ کۆتایی هەفتان دانەندراوە پەروەردە بە مانای مشورخۆری و خەمخۆری بۆ ئێستا و بۆ ئایندەی وڵاتەکەی خۆت بۆ ئایندەی نەوەکەی خۆت لانیکەم دەبێت بزانی کامانن ئەو دوژمنانەی ئەمڕۆ لە بادرزەکانی میدیا و هاوڕێی خراپ و ناوماڵی بەجەنگ و خانەی بەجەنگ دێنە ناو زهنیەتی مناڵی ئێمە و وای لێ دەکەن ئەم مادانە بەکاربێن باشە دکتۆر باست لە زیاتر بڵاوبوونەوەی ئەم مادانە کرد هۆکارێک هەیە بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەم مادانە بەڵێ ینی دیوی یەکەمی بڵاوبوونەوەی ئەو مادانە بزنسە بزنس لە هەر شوێنەکە هەبوو لەم گرفتانە چارەسەرکردنی ئاسان ناوێت چکۆ ڕەهەندە ئابوووریەکەی زاڵە بەسەر ڕەهەندە تەندروستی و ئەخلاقیەکەیدا بۆی ئەمە لە پلەی یەکەم دادێ بۆ نمونە گەر بەکاربەرێک سەرەتا لەوانەیە دۆزی یەکەم یا 1-2 غرامی یەکەم یا دووەم یا سێمیش ڕەنگە بە خۆڕایی پێبن بەڵامی تر لە دووەم یا سێم لە چوارەمەوە داوای پارێکی زۆرەکەن سەرنجام سەرە کێشێ بۆ ئەوەی هەرچی شتێکی بە نرخی ماڵەکەت هەیە ئەو کات لە گرانیەکە ئەتەنەکە ڕۆنی ناو ماڵەکەی خۆی باوکەی بردوێتی فرۆشتێتی فەردە ئاردی فرۆشتۆ کە خەڵک لەو کاتا لە برسا ئەمرد ئاڵتونی ژنەکەی بردووە فرۆشتێتی بەبێ پرس ینی تا دەگاتە تەزویرکردنی ڕاچێتەی پزیشکی و دزی و تاڵانی و ئەم مادانە دەگەر دەست نەکەوێت گەر ئافرەت بێت تا ئەگاتە ئاسی لەش فرۆشیش تەنها بۆی چەند گرامە گزانی ئالوو دەبوونیانی چی هەر لە زمانی لاتینی کۆنا بەمانای بەندایەتی دێ کۆیلایەتی دەیت تۆ لە ڕاوچیەوە بیتە نێچی سەرەتا تۆ مادانە ڕاوەکەی پێ دوایە کە تۆ ئەماکەی بەڵام ئەم مادانە سەرخۆز و بن ئالۆزن لەوە گەورەترن کە هینەکەن ینی وەکسی کۆتینی میشکەرەوەنە یەکەم هەنگاوە تێکەوە تازە دەرچوونی لێ نییە بۆیە ئەم کەسە لە ڕاوچیەوە دەبێتە نێچیر ئەوەی هەیەی هەموو خەم و هەموو خولیای دەبێتە دابینکردنی چەند گرامێک لە حەشیش لە کریستاڵ چەند مژێک لەو دووکەڵی کە هەیە واتە بە جۆرە لە جۆرەکان لە مرۆڤ خستنی مرۆڤ و خەساندنی ئیرادەی مرۆڤە کە دوجار دەبێتە کۆیلایەتێک کە لی دەرناچ باشە دکتۆر پێتان وایە کەم تەرخەمیەک هەبێت لای ئێمە لە ڕووی میدیاوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ناوەندە ئاینیەکانەوە لە ڕووی مزگەوتەکانەوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری بە تایبەت بۆ گەنجان
ئێمە کە سێبەرێک لار بێ ئەڵین دارەکەی لارە گلەی لە سێبەرەکە و لە هینەکە ناکەین بەڵێ هەر یەکەو بە پێی هینی خۆی میدیا بە شێوەیەکی گشتی لە جیهانە لە ١ ئەو فیلمانە نمایش دەکا کە موادی مخەدریان تایە بە جۆرە لە جۆرەکان ڕیکلامەکە کارکتەرێکە کە خەمی نیشتیمان وای لێکات جگەرە بخوا خەمی نیشتیمان وای لێکە مەشروب بخوا خەمی نیشتیمان وای لێکانی ئەم سایدی فێکتانە ئەزانی مناڵ جۆی ناویستێ چاوی ئەبینێ دوهجار کە وەختێک سەدام حوسێنی ئەعدام کرا چەند مناڵێک لە جیهانە هەمان پەتیان کردەوە ملیان مناڵ ئەوە نازانێ ئاستی و شیارەکەی نەگەشتێتەوە ئاستەی باشە و خراپە لێ جیاکاتەوە بۆ یەکە گەورە ئاوەڕژێنێ حتمما بچوو پێی لێشنی هەر یەکێ لە ئێمە بە پێی بە ئاستی قەبارەی ئەو دەسەڵاتەی هەیەی بەرپرسیارەتیمان لەسەر شانە ئەمە لەگەڵ ئەوە دانیم ئەم بابەتە گەورە بکرێ زیاد لە حەد فۆبیایەک دروستکە بەڵام لەگەڵ ئەوە شانیم کە دیزە بە دەرخۆنە بکرێ وەکو نەعامە سەرمان بکەین بەژێر لەمەوە بڵێن وڵاتەکەمان پاکە و سەلامەتە نەپاکە و نەسەلامەتە بەردەوام لەژێر هەڕەشەی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی مادەی هۆشبەردایە و ئێمە 4-5 ملیۆنێکین هێندەی دووگەڕێکی شارێکی سین نابین ئێستا ژمارێکی زۆر لە ئالوودەبووان دەبێت کاریگەریەکی نێگەتیفی هەبێ بە تایبەتی ئێمە ڕفتارێکی دەستە جەمعیمان هەیە حەزمان بە چاولێکەری هەیە لە میدیاوە بێ لە مسلسلەوە بێ لە گروپی خراپی هاوڕێیانەوە بێ بۆیە هەموو ئەمانە ئەبێ ئەزانی دەبێ بەیەکەوە سەمفۆنیای بەرەنگار بوونەوە هەر یەکەو بە ئاوازی خۆی لە تاری خۆی بژەنێ بەڵام لە هەمووی گرنگترەوەی دەسەڵاتی سیاسی لەسەر خەت بێ مامەڵەیەکی جددی لەگەڵ ئەم بابەتەیەکەوە لێبوردەی لەو بابەتەیە سازش لە بواری بەکارهێنە لە بواری بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانە قبول نەکا من دەزانم ئاسایی ژەوی شانەی کردووە ئەوەی پیان دەکرێت دەیکەن بەڵام توانەکانی ئەوانیش سنووردارە هەڕەشەکە لە توانەکانی ئەوان و توانەکانی ئێمەش ڕەنگە زیاتر با من هەر نمونەیەک لەسەرەوە ببێن من خۆم ڕاپۆرتێکم کردووە لەسەرەوەی کە چۆن مادە هۆشبەرەکان ناببوورە مادە کەهولیەکان لە فرۆشگەکانی تایبەت بە فرۆشتی مادە کەهولیەکان ئەفرۆشرێ بە مێرد منداڵان من خۆم کەسێکی 15 ساڵم ناردوتە دوکانێک فرۆشگایە کە مادە کەهولیەکانی پێ بفرۆشن لە دەرەوە کامێران بۆ داناوە دوکانەکە بەدەستخۆشیەوە چەند دوکانێک پیان نەفرۆشتووە باشە هەندێک لە دوکانەکان وتیتی پارەکە و لەسەر مێزەکە دانێ بەڵام لەبەرەوەی کامێرای ئاسایش لە داو دوکانەکەمە هەیە بڕۆ دەرەوە من چیت ئێوەتیانمە دەرەوە لە دەروی دوکانەکە پێیاوە کەواتە پێویستمان بە توندکردنەوەی یاساکان هەیە دوو جۆر ڕێگری هەیە یەکێکیان ئەوەیە لە ڕێگەی پەروەردەوە بەلای منەوە ئەویان کاریگەرترە ئاسایژەوەی توانێت ئەیکا لەو ڕۆ کامێرەدا ئەنێ و یاسای بۆدا ئەڕێژێ و کامێرە هەیە ئێستا بڵێ یاسا هەیە یعنی جاری وایە لە زۆر بوارە یاساکانی ئێمە لە هەندێک وڵاتی ئەوروپی پێشکەوتوترن بە تایبەتی لە بواری مناڵە بەڵام ئاستی جێبەجێکردنی ئەم یاسایانە و توانێت ئەو دەستگایانە چنە بۆ لێپێچینەوە لە هەموو کەسەکان وەکو یەک ئەوانەی کە کوڕی بەرپرسێکەیە لەگەڵ بچکەی کرێکارێکە بۆ نمونە یەک مامەڵەیان لەگەڵ دەکا من نازانم ئەو پرسیارە بەجێڵم بۆ لایەنە پەیوەندیدارانە بەڵام ئەوەی لای من گرنگەوە ئیشی منە وەکو بواری کۆمەڵایەتی ئەوەیە کە پەروەردە لای من یاسا لەسەرەوە بۆ خوارەوە هەڵدەکشێ یاسا دەسەپێنرێ و خەڵک بەگشتی تێڕوانینێکی پۆزتیفی بۆ یاسانیە لە وڵاتانە لەبەرەوە گزارش لە ویستی دەسەڵات دەکا و ستەمی دەسەڵات و ئەوەی دایانەوێ بەبەری خوان دەیبڕن و دەیدورن لەبەرەوە خەڵک لەگەڵ یاسایە هەمیشە لە کۆمەلگەی ئێمە چونکە یاسا دەوڵەت و ئەو کەسەی سەردەستە بۆ بەڕێوەی بردووە یاسا باگراوندێکی باشی نەبووە و خەڵک بەردەوام ڕزستنس بووە بەرگریکار بووە دژی یاسا بوو و یاساشکێن بە نمونە کەسی پاڵەوان حساب کراوە نمونەی خولەپیزە بۆ نمونە یاساشکێن لای ئێمە وەکو پاڵەوانە چکە ئەوەی یاساکانی داڕشتۆ دەسەڵاتێک بۆ داگیر کرد بۆ وڵاتە بۆ ئێمە پێشینەیەکی مێژووی یا پاشینەیەکی مێژووی باشمان نییە بەجێی ئەوە ئەو ئیشی خۆی بکە کە لە هەندێک بارە ناتوانێت بیکە ئەویش تەبریراتی خۆی هەیە و نوێنەری خوان لێرە بێزانێ بەڵام بەلای منەوە پەروەردە گرنگترە چکە پەروەردە لە خوارەوە بۆ سەرەوە هەڵەکشێ پەروەردە ئەچێتە خانە بە خانەی لاشعوری ئێمەوە پەروەردە کاریگەریەکەی زۆر قوڵتر درێژمەوتاتر و کاریگەرترە بە تایبەتی کەکار لەسەر ئەوە کا وعی وشیاری ئێمە سەبارەت بە سەلامەتی و ئاسایش و ئەمنیەتی خێزانی ئێمە لە ئایندەیە کامانن ئەو هەڕەشانەی کە دەبنە مەترسی بۆ سەر تەندروستی جەستەیی و تەندروستی دەرونی و چوزانم ئابووری و کۆمەڵایەتی مناڵەکانی ئێمە من دەمەوێت شتێک بڵێم ینی بەپێی هەندێک ئامارێ بەپێی هەندێک بۆچوونی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی پێمانەڵێ مرۆڤ 5 ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان بایۆلۆجی و جەستەییە ڕەهەندێکیان دەرونیە ڕەهەندێکیان کۆمەڵایەتیە ڕەهەندێکیان سپریچواڵەتی و ڕۆحانیەت بوون و مانادانە بە ژیان ڕەهەندێکیان ئیکۆلۆجیە ینی ژینگەیە مرۆڤ بەم 5 ڕەهەندە ئەتوانین بڵین سەلامەتە مادەی هۆشبەر هەر 5 ڕەهەندەکە و جگەرە و ئەمانیتر هەر 5 ڕەهەندەکەی مرۆڤ تێگەشتێنێ لە یەک کاتە بۆیە من دەڵێم ینی خۆپاراستن باشترە زۆر لە چارەسەرکردن دووبارە یەکەمەوە زەحمەت نییە ئەستەم هین نییە ینی مەحاڵ نییە
بەڵام زەحمەتێکی زۆری هەیە لە هەندێک بارە هەندێک لەوانەیە بەکاریان هێناوە دووبارە ئەچنەوە سەری بۆی ئەگەر ئێمە لە سنوور یەکەمە چەند دۆلارێک سەرف بکەین چەند سەعاتێ سەرف بکەین بۆی بەکاریان نێنین پێم وایە چەند ساڵێک و چەند هەزار دۆلارێکمان حتا لە ڕووی مادیشەوە بۆ گەڕاوت. زۆر باشە ئەو کەسانەی کە سزا ئەدرێن بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یاخود بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان ئەمانە ئەکرێت دووبارە کاتێک کە ئەچنەوە ناو کۆمەلگا کاتێک کە سزاکەیان تەواو ئەبێت لەبەری سزاکانیان جیاوازە بەبێ بەکارهێنانیان ئەکرێت ئەمانە دووبارە مەترسیان هەبێت بۆ سەر کۆمەلگا یاخود ئەکرێت وایان لێ بکرێت کە ئەمانە چارەسەرێکی وایان وەرگربێت کە دووبارە نەچنەوە بەلای مادە هۆشبەرەکانە ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێت کاتێک کە سزاکەیان تەواو ئەبێت ئەکرێت دووبارە نەچنەوە بەلای مادە هۆشبەرەکانە یاخود هەر زیانیان هەیە بۆ کۆمەلگا. بۆ بەکارهێنانی جگەرە مشتێ بڵێن تقریبان لەو یەکێ لەوانەی لەو بابەتانی لە پانەڵەکە باس کرا ئەگەر کەسێک جگەرەی خوار بێ یەک جگەرەی خوار بێ یا دوان چوزانم چەندێک لە 20 کەس یەکێکیان ئیترە ڕوا لەگەڵ یا ئەڕۆ ئالوودە بێ بە جگەرە بۆ نمونە بەڵام ئەگەر مادەی هۆشبەر بێ لە 2 کەسێک یعنی لە 20 کەس 10 کەسی ڕاستە خۆ ئالوودە ئەبێ دەچنە زیندان هەندێک حاڵەت و بار هەیە تا ئێستا هەشتمین جاریەتی دێتەوە نۆهەمین جاریەتی حوتەمین جاریەتی دێتەوە جاری وا بۆ دوای چەند ساڵێک دووبارە گەڕاوەتەوە سەری بۆیە ئیشی ئێمە لە پلەی یەکەمە ڕەنگە دەستگا ئەمنیەکان و قەزاوت ئیشیان بوارێکی جیاوازە بەڵام ئیشی ئێمە لە پلەی یەکەمە ئەوەیە کە نێڵین قەزای گۆزە بکەوێتە دیزە ینی لە سەرتاوە ئێمە کار لەسەرەوە بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە 3 خاڵی پۆزتیفە یارمەتیمانەدا مامەڵێکی تەندروستکەین یاساکان بۆ بەکارهێنەران نەرمتر کراونەوە جاران وەکو تاوانبار سەیرەکران ئێستا ئەگەر خۆی بچێ سەردانی کلینیکەکان بکات چارەسەر وەرگێ لە ڕووی ئەمنی واساییەوە دەستگیر ناکرێ ئەمە شتێکی باشەوەکو نەخۆش سەیریکەی قسەمان لەسەر بازرگان نییە. دووەم چارەسەر تا ڕادێک لە کوردستانە هەندێک ڕێکخرا و سنتەر هەن کار لەسەر چارەسەری ئەم هینانەکەن. سێم بازنەکانی وشیاری لەگەڵ بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانە تا ڕادێک حەزەکەم دەستگای حسی ئێمە هەستی بەوە کردووە کە مەترسیەک لەبەر دەرگاکەمان هەیە هەندێکی هاتوۆتە ناو ماڵەکانمان هەندێکی هاتوۆتە ناو مێشک و شعور و لا شعوری ئێمە و دەتوانێت گەمەمان پێ بکە. باشە دکتۆر چی سەبارەت بە ناوەندە ئەکادمیەکان چۆن کار لەسەر بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئەکرێت؟ ڕەنگە لە دووسێ ڕەهەندەوە بتوانن ناوەندی ئەکادیمین وەکو زانکۆ ئەگەر قسە بکەم یەکێکیان ئەنجامدانی توێژینەوەی زانستیە سەرەتا بزانین گرنگترین ئەو هۆکارانە لە ڕووی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتیەوە چین بەپێی توێژینەوەی زانستی کە ئەپروف کرابێ وا دەکا گەنجێک بەکاری بێنێ دووەمیان ئیشی زانکۆ بە کۆلێجە زانستیەکان و زانستە مرۆڤایەتیەکانیشەوە ناسینی کاریگەری ئەم مادانەیە و توێژینەوەکردن لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوخۆیی و هەرێمی و جوین پرۆژێکت ینی پرۆژەی تەواوکاری هەبێ بە هەماهەنگی لەگەڵ زانایانی ئاینی لەگەڵ دەستگاکانی ئاسایش قەزاوەت و یاسا ئەمانە کۆدەنجیەک دروستکەن چکە ئەو هەڕەشەی کە دێت جدیترە لەوەی ئەمە بتوانین بەتەنها ینی بە کورتی و بە کوردی دەبێت ئێمە زۆنگاوەکە و شکەین ئەو جا مێشومەگەزەکان نامێنن قەبانی ئێمە دەیکەین زۆر جار دایمە مامەڵەیەکەکەین لەسەر مێشومەگەز بۆ نمونە بەڵام زۆنگاوەکار ماوە ئەو فاکتەرانە چین ئەگەر زانکۆ بەزەوە بکات کە کردوشێتی بە خۆشحاڵیەوە توێژینەوە کەم نین لە بواری مادەی هۆشبەر لە زانکۆکانە گرنگترین ئەو فاکتەرانە چین لە ڕووی خێزانیەوە ئەکا مناڵک پەنا بۆ مادەی هۆشبەر بەرێ دوای توێژینەوە گرنگە بەڵام تا چەند کارکردن لەسەر توێژینەوەکان بوونی هەیە بڵێ دوو شت هەیە یەکێ و ڕاستپاردە و پێشنیارانەی هەیە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەی ساینتیفیک کۆمیونیتی نییە کۆمەلگەیەکی زانستی مێ بەرمەبنای توێژینەوەی زانستی ئیشکا کۆمەلگەی سۆشال میدیایە کۆمەلگەی قسەکردنەمە بە ڕەهایی ناڵێم بەڵام کۆمەلگەیە کە کار بەوش بە بابەتە دۆکیومنتاریە ناکە و پرۆزانی زۆربەی کات بەداخەوە ئێمە سیاسەتێکی کۆمەڵایەتیمان نییە ئەوەی کە هەموو کورد کۆکاتەوە ترسی هاوبەشە خەمی هاوبەش نییە پرۆژەی هاوبەش نییە سیاسەتی کۆمەڵاتی هاوبەش نییە چۆن نتوانێت وەزارەتی خوێندنی باڵا کە ئێستا خەریکی ئەوەن ئەو ئێستا من ئێمە بەشێکین لەو پرۆژەیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو قاف هەموو ئەمانە داڕشتنی سیاسەتێکی کۆمەڵایەتی تەندروست کار لەسەر بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بکە لەسەر دوو ئاس یەک پریڤێنشن ئەنی نێڵە مادانە زیاتر بڵاو بوونەوە سنوورەکانی خۆگرتن دروستکە دوو ریسپۆنس ئەگەر گەنجێک دووچاری بەکارهێنان بوو لەو حاڵەتانە ئێمە بێ بڵین سنتەرەکانی چارەسەر هەن ڕاستە چارەسەر زەحمەتە بەڵام مەحاڵ نییە دەست خۆش بە دکتۆر جان سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوون